لەگەڵ میوانەکەم بەڕێز دکتۆر سنعان عەبدوڵڵا محەممەد گوتەبێژی دەستەی ژینگەی هەرێمی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵما دکتۆر زۆر سپاس کە لەگەڵ کوردستان 24 پرۆژەی ڕووناکی چۆن خزمەت بە پاکردنەوەی ژینگەی کوردستان دەکات. ئەو کاتتان باش، هیوادارم باش بوو، تەندروست باش بن. بێگومان ئێمە لە دەستی پاراستون چاکردنی ژینگە ئەو هەنگاوانی حکوومەتی هەرێم بە نرخ بەرز دەنرخێنن لە ئەنجامدانی چەند پرۆژەی گونجاو بۆ پاراستن و چاکردنی ژینگە. یەک لەو پرۆژانش کە هەموو کاتێک باسی لێوە دەکەین بابەتی پرۆژەی ڕووناکیە و ئەو پرۆژانەی تریش کە هەنگاوەکانی تێدا جێبەجێکرا وەکو پرۆژەی بەنداوە، پرۆژەی هێنانی سارەی ئۆتۆمبیلی کارەبایی و هایبرێد و هاندانی خەڵک بۆ بەکارهێنانی وزە نوێبوونەکان و پرۆژەی ڕووناکیش کە ئێستا کە زۆربەی شارەکانی هەرێمی کوردستان سوودمەند بوونە لێ. بێگومان ئەم پرۆژەیە کاریگەرێکی ئەرێنی دەبیتن لەسەر پاراستنی ژینگەی کوردستان و بەرەو باشکردنی کوالیتی ئاو و هەوا و خاچی بە هەمان شێوە. باشە دکتۆر، لەگەڵەوەی کە ئیتر جیهان لە بەردەم گۆڕانکاری گەورەی ژینگەیدایە بۆ ئەم مەترسیانە هەستی پێ دەکرێت لە عێراق و هەرێمی کوردستانیش کوژانەوەی ئەو مۆلیدانەی کە ئێستا لە نێو گەڕەکەکاندا هەن و هەروەها ڕێگریکردن لە دەردانی ئەو گازە زیان بەخشانەی کە ژینگە پیس دەکەن بۆ ژینگەی هەرێمی کوردستان چەند گرنگە، وەکو دەستەی ژینگە چۆن کار لەسەر بەرفراوانکردنی پرۆژەکە و لایەنە باشەکانی بۆ ژینگەی هەرێمی کوردستان دەکەن. ئێمە وەکو دەستی پاراستن چاکردنی ژینگە دامەزراوەی فەرمی حکوومەتی هەمانجی بە دوواداچوونین. هەموو کاتێک ئێمە ئەو هەوڵانە بەرز دەنرخێنین و بێگومان کوژانەوەی ئەم کۆمەڵە مۆلیدەیە کە ئێستا گەیشتۆتە نزیکە لی زیاتر لە 700 مۆلیدە، ئەوە وامان پێ دەڵێتن ئێمە بتوانین ئەو گازە ژەهراویانەی کە لەگەڵ هەوا تێکەڵ دەبن کەمتر ببێتەوە، بە تایبەتی گازەکانی کاربۆن و نایترۆجین و گۆگرد و تەنۆلکەوردەکان کە پێ دەڵێن PM، کە ئەمە کاریگەرێکی ڕاستەوخۆی لەسەر تەندروستی هاوڵاتی هەیە. بۆیە فراوانبوونی ئەو پرۆژەیە و گرنگیدان بەو هەنگاوانە پێمان دەڵێتن ئێمە بەو ئاراستەیە دەڕۆین بتوانین ژینگەی کوردستان بەرەو ئارامتر، باشتر، چاکتر ببین. ئێمە وەکو دەستی پاراستن و چاکردنی ژینگە هەر لە سەرەتای ئەو کابینەوە پلان و پرۆژەی خۆمان هەبووە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان بۆ ئەوی بتوانین هەماهەنگ بین لەسەر پرسە ژینگەیە گرنگەکان بە تایبەتی کواڵەتی ئاو، کواڵەتی هەوا، کواڵەتی خاک. بۆ ئەمە بەستە کار و چاڵاکیمان هەبووە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان، ڕاستپاردەمان هەبووە. ئەمە ئەو هەنگاوانە بەنرخ دەنرخێنین بە تایبەتی لە بابەتی زیادبوونی سیارەی ئۆتۆمبیلەکان، زیادبوونی با بڵێن ژمارەی دانیشتوان، زیادبوونی کارگەکان، زیادبوونی پاڵاوگەکان. ئەمانە کاتێک کە ڕێک بخرێنەوە کاریگەری ئەرێنی دەبێت. بە هەمان شێوەش پرۆژەی ڕووناکیت کە ئێمە کە باسی لێوە دەکەین ئەوەش کاریگەری باشی دەبێتن و بۆ ئەمە ئەگەر وەکو نمونەیەک وەربگرین هەر مۆلیدەیەک 1 سەعات ئیش بکاتن چەندەها کیلۆگرام گازی CO2 بۆ لەگەڵ هەوا تێکەڵ دەکاتن، کەمەش دەبێت هۆی زیادبوونی ڕێژەی ئەم گازە و کاریگەری دەبێتن لەسەر ئەوەی احتیباس حراری دروست بیتن، بەرزبوونەوەی پلەی گەرما ڕوودەداتن، وادێ دەکاتن وشکە ساڵی و یانیش کاریگەری لەسەر خاک دەبیتن کە دەبێتەوەی ئەوەی ڕتوبەتی یان شەی خاکەکە بەرەو نەمان بچیتن، ڕێژەی سەوزایی یان غتائی نەباتیش بە هەمان شێوە لە ناو دەچێتن. بۆیە ئەمەش کاریگەری دەبێتن لەسەر ژینگە و تەندروستی هاوڵاتی. بۆیە ئەگەر ئەم پرۆژە وەکو خۆیان فراوان بکرێت، جێبەجێ بکرێتن، بێگومان ئێمە دەگەینە هەنگاوەکی باش بۆ ئەوەی بتوانین کار بکەین بۆ باشترکردنی ڕێگەزە ژینگەییەکان. و ئەمەش پێویستی بە هەندێک هاندانیش هەیە لەلایەن هاوڵاتیەوە، بەرپرسیارەتی هاوڵاتی بۆ ئەم بابەتە چۆن بتوانین ئێمە وەکو هاوڵاتیش بە هەمان شێوە ئەو بەرپرسیارەتی لەسەرمانە جێبەجێ بکەین بۆ ئەوەی کەمترین هەوڵ بدەین دەست بەکارەبا بگرین. هەم بۆ پاراستنی ژینگە، هەم بۆ جێبەجێکردنی ئەم پرۆژانەی کە حکوومەت دەخاتە خزمەتی هاوڵاتیان وەکو پرۆژەی ڕووناکی بۆی کە لەلایەن ئەرێنیەکانی تێبگەین. ئەم بەرپرسیارەتی چیەوە دەبێت چی بکەن؟ هاوڵاتی وەکو ئێمە وەکو هاوڵاتی هەموو جارێ هانیان دەدەن کە دەست بە کارەبا بگرن، دەست بە ئاو بگرن، هەوڵ بدەن ژینگەکەی بپارێزین. بۆ بابەتی پرۆژەی ڕووناکی بە هەمان شێوە ئێمە
بابەتی هوشیاری پرۆگرامی هوشیاری زۆر گرنگە بۆ ئەم بابەتە بۆی هاوڵاتی تێبگەێنرێت کە بابەتی گۆڕانی کەشوها بابەتێکی واقع حالە ئێمەکو هاوڵاتی بەرپرسیارەتی ئەمەش هاوکار بین لەگەڵ حکوومەت بۆ ئەوی ئەو بەرپرسیارەتی لە سەرمانە بۆ کەمکردنەوەی دەردانی غازەکان و کەمکردنەوەی سەرچاوی پیسبوون بۆ ئەم مەبەستا ئەمە بابەتی هوشیاری لەلایەکە زۆر گرنگە لە ڕێگای ناوەندەکانی خوێندن لە ڕێگای کارکتەرەکانی ناو کۆمەلگا هانی هاوڵاتی بدرێتن کە باسی ئەم پرۆژەیە بکرێتن باسی ئەو پرۆژانە بکرێت کە بۆ پاراستنی ژینگە سوودی لێ وەردەگیرێتن ئێمە هەوڵماندایە دیسانێکە و لەگەڵ لایەنە پەیوەندیارەکانیش ئەم بابەتەمان باس کردووە بابەتی هۆشیاری دەبی ببەسترێتەوە لەگەڵ بابەتی سزا و پاداش لەگەڵ بابەتی ڕێنمایەکان لەگەڵ بابەتی خۆپارێزی بە هەمان شێوە ئەمان هەموو کاری لەسەر بکرێت بێگومان پرۆژەکە فراوانتریش دەبیتن و بەرەو باشتریش دەڕواتن زۆر باشە دروشمێکی جیهانی هەیە بۆ پاراستنی ژینگە کە بەردەوام دووبارە دەبێتەوە هەوای پاک و زەوی پاک ئەتوانین بڵین بە پێ و تێبینیانی کە جەنابەت باست کرد دەردانی گازە زیان بەخشەکان بۆ نمونە دیۆکسیدی کەربۆن لە ڕێگەی مۆلیدەکانی ئاتۆمبیلەکانەوە هۆکارێک بووە کە تا ئێستا ژینگە هەرێمی کوردستان کەوێتە مەترسیەوە هەم لە ڕووی وشکە ساڵی هەم لە ڕووی کەمبوونەوەی ڕێژەی سەوزایی کەواتە بە جێبەجێکردنی پرۆژەی ڕووناکی ئەکرێت بڵێن هەنگاوێک بەرەو پێشەوە چوین لە ڕێگریکردن لە کاریگەریە نەرێنەکانی کەشوهەوا لەسەر هەرێمی کوردستان بەڵێ ئەوە هەنگاوێکی زۆر باشە ئێمە هەتە لە بەیاننامەکەشمان کە لە ڕۆژ ژینگەی کوردستان باسی ئەو بابەتەمان کرد کە ژینگەی کوردستان سامانێکی نەتەویە پێویستە پارێزگاری لێ بکرێن ئەو یەک لەو خاڵانەیە کە لە کارنامەی کابینێ حکوومەتی هەرێمی کوردستان کاری پێکراوە لە کابینێک نۆ و ئەم ئەو هەنگاوانی حکوومەتیش بەرز دەنرخێن لەسەر ئەم بابەتانە هەم لە بابەتی پرۆژەی ڕووناچی لە بابەتی هاوردەکردنی ئۆتۆمبیلی کارەبای و هایبرید لە بابەتی دروستکردنی پۆند و بەنداوەکان لە بابەتی بەڕاستی داخستنی ئەو پاڵاوگانەی نایاسایی بوون لە بابەتی ڕێخستنەوەی کردی تایبەت و وەبەرهێنانی سەوز ئەمە هەمومان پێمان دەڵێ کە گەشەی بەردەوام پێویستی بە بەرز و ڕێنمای ژینگەیەکان هەیە گەشەی بەردەوام دەبی ئەمە پارێزگاری لە ژینگەی خۆمان بکەین لە ڕێگەزەکانی ژینگە ئەو گەشە بەردەوامە دەبی هاوتەری بی لەگەڵ بابەتە ژینگەیەکان بۆیە ئێمە هەم حکوومەت بەڕاستی هەم کەرتی تایبەش هەم هاوڵاتی ئەمە بەرپرسیارەتێکی کۆمەڵە دەبی ئەمە لەو ئاستەوە بین بتوانین پارێزگاری بکەین و لە ئاستی ئیقلیمی نێودەوڵەتیش ئێمەوەکو حکوومەتی هەرێمی دەستی پاراستن چاکردنی ژینگە بەڵگەنامەی خۆگونجاندن و کەمکردنەوەشمان هەیە لەو بەڵگەنامانە پێمان دەڵێتن چۆن بتوانین خۆگونجاندن بکەین لە ئاستی کە ڕوبەڕووبوونەوەی گۆڕانکاریەکانی کەشوها لە بەڵگەنامەی کەمکردنەوەش بە هەمان شێوە باسی کەرتی وزە دەکەین بۆ ئەوی بتوانین ئەو پێشکەوتنانی لە کەرتی وزە کە دەکرێتن دۆستی ژینگەبی کەمترین زیانی بۆ تەندروستی هاوڵاتی هەبی ئێمە هەم بەڵگەنامەشمان هەیە و هەمیش لە ڕووی هەماهەنگیت لەگەڵ لایەنە پەیوەندیارەکان کارمان کردووە بۆ مەبەستی هەنگاونا بەرەو گەشە سەندنی بەردەوام لە هەرێمی کوردستان. بەڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز دکتۆر سەنعان عەبدوڵڵا محەممەد گوتەبێژی دەستەی ژینگە هەرێمی کوردستان لە هەولێرەوە لەگەڵمان بووی.